ئێستا کاتی کڕینی سیارەی سنی نییە بەڕێی من لەبەروی کۆمەڵە قەرارات لە سین دەرچووە کە نسبەی لە سادی باجەت ئەخرێتە سەر سیارەکان و سیارەکانی ڕاستەخۆ نادرێت بە بازرگانەکان بەڵکو ئەدرێت بە بریکاری فەرمی کۆمپانیەکان. لە ئێستا خواستێکی زۆر لەسەر سیارە سینیەکان هەیە بۆ لەبەرەوەی کواڵێتیان بەرزە واتە بڵگین هایبرێدە زۆربیان کارەباییە بنزینە هایبرێدە و نرخیشان لە چاو سیارەکانیان زۆر هەرزانە. عادەتەن خەڵک گلەی ئەوواکە کە سیارێکی سینیە کڕێ دواتر کە لە دەستی دوو ئەیفرۆشێتەوە سیارێکی زۆر زەرەرەکە ئەمە شۆکارەکەی تەسەوڕەکەم بە خودی کۆمپانیەکان بگەڕێتەوە لەبەری کە 2025 بە فول مواسەفاتی بۆ نمونە بە 120 گەڵا ئەیفرۆشێت 2026ەکەش دنیایەک مواسەفاتی تیازیاکە مۆدیلی بەرزترە کوالێتی باشترە بە هەمان شە هەر بە 120 گەڵا ئەیفرۆشێتەوە لەو کاتەیە بۆ نمونە مشتێکی سیارە نایەت 2025 بکڕێ بە 120 گەڵا ئەڕوا 2026 گەڕێ بۆ نمونە بە 120 گەڵا لەم کاتێ ئەوانی کە 2024 و 23 و 22یان کڕیوە نرخەکانیان زۆر داوازێ هەرچەند ئێستا پێما بێ قەرارێکی ژڕاستین دەرچووە کە سیارەکان دێ بە بریکارەکانیان بۆی کێشەی ئەم سعر زۆر دابازینە نەمێنێت و خەڵک زۆر زەرەر نەکات. تاوان خەڵکێکی زۆر گلەیە لەواکەن کە کوالەتی ئەم سیارانە باشیان باش نیە یاخۆت پاتیرەکانیان نەجاحەتی ناوە بەڕێ من BYD باشترین جۆری سیارەیە چونکە خۆی بۆ کۆمپانیای تێسلا پاتری دروستەکات تۆ بڵی نەتوانێت پاترێکی پرۆفشناڵ و پڕکوالیتی بۆ سیارەکانی خۆی دروست نەکات کۆمەڵک دەنگۆ هەیە کە لە بازارە ئەڵێن پاترێکی کێشیتە بێگومان تۆ لە 100 سیارە لە 1000 سیارە چەند سیارێک خەلەلی تێکەوێ بەڵام بەڕێ من ئەومانەیە ئەوە نییە کە تۆ هەموو سیارەکانی BYD کەڕەتی سفرگەی کاکە خۆی پاتری بۆ سیارەکانی تێستا دروستەکات چۆن ناتوانێت پاتری بۆ پاتری کوالیتی بەرز بۆ خۆی دروستکات قسەی کۆتایی ڤار دەکات.